فەرمانێکی دامەزراندن کە واژۆی وەزیری پەروەردەی حکومەتی ماوە بەسەرچووی هەرێمی بەسەرەوەیە گەیشتە دەست کەناڵی پەیام. دوای بڵاوکردنەوەی فەرمانەکە کاردانەوەکان و خۆپشاندانی وانەبێژانیش لە بەردەم بەڕێوەبەراتی پەروەردەی سلێمانی دەستی پێکردو. هەمووان دژی دامەزراندنی VIP'n. بەتوندی دژی دامەزراندنی مامۆستایەک کە دەرچوویەکی زانکۆیە کراوە بە مامۆستای گرێبەست بە موچەی 500,000 لە پەروەردەیەک لە پەروەردەکانی سنووری سلێمانی بە ناوی پەروەردەی شین، ناوی مامۆستاکە دال نون سین بە پسپۆڕی فیزیا. ئەم مامۆستایە کراوە بە گرێبەست بە بڕیاری ئەنجومەنی وەزیران. ئەم بڕیارە نووسراوی ئەنجومەنی وەزیران شۆڕی کردوتەوە بۆ وەزارەتی پەروەردە. وەزارەتی پەروەردە و جەنابی وەزیری پەروەردە ئیمزان لەسەر کردووە. هەروەها لەو بینایی پشتمانەوە کە بینای بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی سلێمانیە، بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی ئیمزای لەسەر کردووە، نێردراوە بۆ خۆیەتیەکان و ئەم ساڵ لە گوندێکی سلێمانی دەبێتە مامۆستای گرێبەست بە موچەی 500,000. زیاتر لە 30,000 وانەبێژ لە چاوەڕوانی دامەزراندنن، بەڵام پێیان دەڵێن بەهۆی قەیرانی داراییەوە دامەزراندن نییە. بە دۆداچوونەکانی پێیان بۆ ئەم کەیسە بەردەوامە. پەیوەندیمان کرد بە وەزیری پەروەردە کە واژۆی ئەم بەسەر فەرمانەکەوەیە. داوای ڕوونکردنەوەمان لێ کرد، بەڵام ئەمە وەڵامی وەزیرە بۆ پەیام. وانەبێژان وە خۆیان دەڵێن بڕیاری خۆیان داوە سەرەتای ساڵی نوێی خوێندن بە بایکۆ دەست پێ دەکەن، چونکە دەڵێن ڕەنج بە خەسار بوون و بێئومێد بوون لە حکومەت. ئەمە دژی ئەو نادادیە ئەوەسینەوە، دژی ئەو زوڵم و ستەمە ئەوەسینەوە و هاتوون پەیامێکی مەدەنی و پەروەردەییمان پێیە و بەلایەنانی پەیوەندیدار ئەڵێن بە بەرپرسانی پەروەردە ئەڵێن ینی تاکەی ئەم زوڵم و ستەمە بەردەوام بێ، تاکەی ئەم نادادیە بەردەوام بێ. پێمان وتراوە ئەم ساڵ بێتەوە داتانە مەزرێنین بە گرێبەست بۆ ماوەیەکی کاتی، بەڵام ئەوەدا گرێبەستەکەش بە شێوەیەکی VIP و لەژێر حیزبا کراوە کەواتە ئێمەش ئامادەنین بەو شێوەیە وانە بڵێنەوە. نیگەرانی لە هەمووان دروست کردو، چونکە ئێمە چەندی ساڵە داوای دامەزراندنەکەن پێمانەڵێن دامەزراندن نییە. ئەی بۆ ئەوانەی کە واستایانەیە هەیە، ئەی بۆ هەموو بکردەکان هەیە، ئەی بۆ موچە بۆ هەموو بندیوارەکان هەیە، بەڵام موچە بۆ دامەزانی وانەبێژ نییە. ئەوە پار مانگی دوو ئێمە دامەزرانی نووسراوێکیان بڵاو کردەوەکە دامەزرێن تا ئێستا مانگیێشەدا نەمەزرانی. مامۆستای 15 ساڵە وانەبێژەیە، 13 ساڵە هەیە، 10 ساڵە تاکەی وانەبێژ بین. وانەبێژان دەڵێن یان دامەزراندن یان ڕاگررتنی دامەزراندنی تایبەت. ئەگەر پەروەردە دەیەوێت گرفت بۆ پرۆستەی خوێندنی ئەم ساڵ دروست نەبێت، پێویستە گەندەڵیەکان بوەستێت و دەست بە دامەزراندنی وانەبێژان بکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.